من لەو مارەیە کە هاوسەرەکەم بۆی کردووم لێی خۆش بووم. گوناحە؟ بۆچی گوناحە؟ گردنیم ئازا کردووە. گردنیت ئازا کردووە، ئەوە چاکەی خۆت و چاکەیەکە پێشکەشی ئەو پیاوەت کردووە، پاداشە دەیت لەسەر ئەوەی کە ئەو نیەتی بۆت بکە و تۆش بەخشیتەوە گردنیت ئازا کردووە. ئەرە وەڵا نیەتی مامۆستا. ئەوە باشێتی تۆ گەێنی ئەویش ئەبێ لە بەرچاوی بێ لە هەر کاتێکە هەی بوو بۆت قەرەبوو بکاتەوە. خوای گەورە پیر و خەڕۆتان کا بەخۆشی و بەرەکەت بخاتە ژیان. ئینشاءالله. وەڵا مامۆستا کرێچین و قەرزاریش بوو، حتا ئەوەیشی هەم بوو بۆ میایەوە بە قەرزا. من وەکو ئەوە نایڵێ منەتێک. دەسە خۆش منەتێک نایڵێ. خوشکی خۆم. بەس مامۆستا زۆر خوشکی خۆم. ئەگەر پیاوێ پیاو بێت، ئەگەر پیاوێ پیاو بێت ڕێزە لێ بگرێت. ئەگەر پیاوێکی پیاوانە خۆشتی بیوێ و ڕێزە لێ بگرێ و حورمەت لە کەسوکارت بگرێت، هەردوو کلێکانی بۆ دەرکەی قابلیەتی، هەردوو چاوتی پێشکەشکەی قابلیەتی، نەک مارەیەکەت، ڕوحی خۆتی پێشکەشکەی قابلیەتی. چونکە پیاوێکی پیاوانە کەسوکارە هەموو شتێکی باشەیە بۆ ئەم ئافرەتە. بەڵێ وەڵایی من مەلایەکی بەڕێز فەرمووی بۆچی یعنی تۆ حەقی خۆتە بۆ گردنی ئازا کردووە. قەی ناکەت کە ئەو نەیبێت بۆ گردنی ئازانەکەی، ڕاستە حەقێکی ڕەوای خۆتە، مافێکی مافی خۆتە ئەو مارەیە وەرگری، بەڵام لە کاتێکە پیاوەکەت نەیبێت تۆ گردنیت ئازا کردو و بەخشیتە، ئەمە شتێکی زۆر باشت کردو، خوای گەورە پاداشە باتەوە.